بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ئەڵقەی نوێی دەرەوە یاریگایە مەلای ئێوەی بەڕێز و خۆشەویست. ئازیزانم ئەم هەفتەیەش لە بەرنامەی ڕاستەوخوای پێدانەکەمەوە بۆ شیکردنەوەیکی تایبەت سەبارەت بە یاریەکانی چامپیۆنز لیگ هەروەها گرنگترین ئەو یاریانەی کە لە هەفتەی داهاتووی خولە ئەوروپیەکان بەڕێوە دەچێت کە کۆمەڵێک یاری بەهێز بەڕێوە دەچن. بە خۆشحاڵیشەوە بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە میوانداری هاوڕێی خۆشەویستمان کاکە سام جەباریمان کردووە لە ئەستۆدیۆکانمان لە شاری ئەولێر. کاکە سام سڵاوی خوارد لێبێ و سەرەتاش یەکسەر بۆ دەست پێ دەکەم کە بارودۆخی ئەم ساڵی چامپیۆنز لیگ بارودۆخێکی تەواو پێچەوانی بەخۆ بینیوە بۆ ئەوەی کە پیانەکان ئەنجامەکانیان وەک پێویست نییە بە تایبەتی لەسەر یانەی ڕیال مەدرید هەروە یانەی دۆرتمۆند کە ئەم ساڵ لە چامپیۆنز لیگ وەکو پێویست نین. من حەز دەکەم بۆ چوونی تۆ وەرگرم لەسەرەوەی کە پاش تێپەڕبوونی 4 گەڕبەسەر یاریەکانی چامپیۆنز لیگ ئایا چامپیۆنز لیگی ئەم ساڵ چ جیاوازیشی یاخودەوە تا بە هەمان شێوەی ستایلەکانە ڕۆن بە پێشەوانە بەڵام ئەوەیە تەنها کەوتنێکی بەسیتە لەم قۆناغی ئێستادا. بەناوی خوای گەورە و میرەبان کاک محەممەد سڵاو لە تۆ لە سەرجەم کارمەندان و بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامیش. هەڵبەتە یاریەکانی خولیانە پاڵەوانەکانی ئەم ساڵ جیاوازیەکی تایبەتی تێدایە کە ئەویش بۆ یەکەم جارە 5 یانەی وڵاتی ئینگلتەراکەوە بەشداری تێدا دەکات کە ئەمەش وای کردووە هەر لە بەهۆی بەهێزی ئەو 5 یانەیەوە و بەهۆی خۆئامادەکاری باشی ئەو 5 یانەیەوە ئێستا زیاتر هەژمونێکی زۆرتریان بەسەر چامپیۆنز لیگی ئەم وەرزەوە هەیە. ئەمە لەلایەک لەلایشکەوە وەک باست کرد ئاستی ڕیال مەدرید کە ئێمە لە بەرنامەکانی ڕابردووشدا لەم منبەرەوە باسمان کردبوو کەوا ڕیال مەدرید لە سەرەتای وەرزدا ینی باسمان کرد ڕیال مەدرید بەو پێکاتەیە ناتوانێت تەواو ڕێ بکات و بگاتە نیوەی وەرزیش چجایەوەی کە کۆتایی وەرز پێی تەواو بکات بۆ پێی دەزانین 5 یاریزانی فرۆشتووە بەبێ ئەوەی هیچ یاریزانێکی دیار بکڕێت و بهێنێتە ڕیزەکانیەوە کە شوێنی ئەو یاریزانە ڕۆیشتوانەی پێ پڕ بکاتەوە. ئەمە لەلایشکەوە هاوشێوەی بارودۆخی ڕیال مەدرید بارودۆخی چێلسیمان هەیە بارودۆخی بایرن میونخمان هەیە بارودۆخی ئەتلەتیکۆ مەدریدمان هەیە کە ئەمانە هەموو تا ڕادەیەک ینی بارودۆخەکانیان لە یەکتریە چێ و بەهۆی کەمی یاریزانەوە دەناڵێنن و بارودۆخی تایبەت بە خۆیان هەیە کە ئەم ساڵ ڕەنگە نەتوانن بەو شێوازە دەربکەون و ئاستی ڕاستەقینە پێشکەش بکەن و ببنە ژمارەیەکی قرس لە یاریەکانی چامپیۆنز لیگدا. لە بەرامبەردا بارسلۆنا تاوەکو ئێستا بۆچوونی من وای دەبینم کە ڕوبەڕووبوونەوەی ڕاستەقینەی ئەنجام نەداوە کە ئەو تیپە ڕاستە ڤالڤێردی ینی چەند گۆڕانکاریەکی کردووە بەڵام ئەو تیپە هێشتا ماوێتی ڕوبەڕووی ڕاستەقینەی بەرامبەرەکەی ببێتەوە کاویش ڕەنگە لە قۆناغەکانی 16 و 8دا بە تەواوی دەربکەوێت. بەڵام ئەوەی کە گرنگە بۆ ڤالڤێردی تاوەکو ئێستا توانیوێتی بانگاوی چەسپاو بڕوات و بتوانێت لە خولی یانە پاڵەوانەکان و خولی لالیگای ئیسپانیا ئاست و ئەنجامی بەرچاو دەستەبەر بکە کە ئەمە وای کردووە هێمنی هاندەران و هەروەها دەستەی کارژێری و سەرۆکی بارسلۆنەش بە شێوەیەکی زۆر ببینین. لە بەرامبەردا هەردوو یانەکەی شاری مانچستەرمان هەیە کە ئەمساڵ زۆر بەهێزن یانەی پاریسان جەرمانمان هەیە کە ئەمساڵ سەرڕایەوەی کە بۆندی زۆر باشە کاغەسان من ئەگەر لە کۆمەڵەکانەوە دەست پێ دەکەم دەست پێ دەکەم یانەی مانچستەر یونایتد لە کۆمەڵی یەکەم دوامین یاری خۆی بەرامبەر بەنفیکا بردەوە بە 12 خاڵ پێشەنگی گرتووە. ئەوەی گەشتنی ڕاستەوخۆی با قۆناغی دووەم سۆگەر کردووە لە بەرامبەردا ڕکەبەرەکە لە نێوان هەردووانەی سێسکا و بازلە کە یاری ڕوبەڕووبوونەوەی نێوانیان یاری بە یاری بوون کە پێچوانەی ئەم یاریانە ئەو لە دەرەوە یاریگای خۆی بردەوە بامان شێژەمیش لە دەرەوە یاریگای خۆی یارەکەی بردەوە. من سەبارەت بە مانچستەر یونایتد ئەگەر وەستانێک کورت بکەین ئایا ئەم ئاستە بەهێزەی مانچستەر یونایتد گەڕانەوەی یانەکەی لە سەردەستی مۆرینۆ بۆ پاڵەوانێتی چامپیۆنز لیگ بە شێوەیەکی بەهێز یاخودەوە تا ئەم کۆمەڵەیە دەرفەتیەوەی یای یونایتد کە بەم شێوەیە بە ئاسانی بەبێ ماندووبوونی کێوتۆ بە پلی یەکەمی گروپەکەی گەیشتن بە قۆناغی داهاتوو سۆگەر بکات. بەڵێ کاک محەممەد هەردوو بۆچوونەکە ڕاستەوە هەردووشی تەواوکەری یەکتریە خاڵێکیانەوەیەکەوە کۆمەڵەکەی لە بەختی مۆرینۆ و یانیانەی مانچستەر یونایتد کۆمەڵەکەی ئەوەندە بەهێز نییە کەوا بتوانێت ینی ململانەی زۆری تێدا بکات و خاڵێکی تری ئەوەیە کەوایانەی مانچستەر یونایتد ڕاستە ئێستا بە هەنگاوی چەسپاودا لەڕۆ بەڵام ئەوەشمان لەبیر نەچین مان یونایتد ئێستا ئەگەر برنەوە تۆمار بکات لە یاریەکاندا زۆر باشە بۆ چونکە کۆمەڵێک پێکانی دیاری هەیە بە تایبەتی لە ناوەڕاستی یاریگا ینی جاری وا هەیە بەهۆی نەبوونی یاریزانەوە دەناڵێنێت بۆیە مۆرینۆ پارساڵ وای بۆ دەچم چۆن ینی بە شێوازێکی بەرنامەدا ڕێژرا و
کارەکانی خۆی ئەنجام دەدا و هەرزوو زانی کە ململانەی بیگفۆری پێ ناکرێت ڕاستەوخۆ خۆی بردە یۆرۆلیگ و کە لەوێ توانی ئاست و ئەنجامی باش دەستەبەر بکە و نازناوەکە بەدەست بێنێت ئەمساڵ بە هەمان شێواز یانەی مانچستەر یونایتد هەرچەندە ئێستا زۆر یعنی پلەی دووەمە و نزیکە لە مانسیتیەوە بەڵام ئەو بەهێزیەی مانچستەر سیتی نییە و ناتوانێت لە پریمەر لیگدا ململانەی بەدەستێنانی نازناوەکە بکات بۆیە مان یونایتد خاڵێکی زۆر باش هەڵبژاردووە بە ڕابراتی جۆزێ مۆرینۆ کە ئەویش پلەی یەکەمی کۆمەڵەکەیەتی کە تاوکو ئێستا بە فەرمیش دەتوانم بڵێم بە یەکەم سەر دەکەوێت و لە بەرامبەریشدا یانەی مان یونایتد هەنگاوی باشیش دەنێت بۆ چونکە خۆمان دەزانین ئەگەر هەر یەکەمێک ڕەنگە لە بەرامبەر دووەمەکان کە ئەو ئەگەری وایە دووەمەکان ئاستی وا بەرچاویان نەبێت بۆیە بتوانێت قۆناغی شازە شتێپەڕێنێت و ئەوەشمان لەبیر نەچێت کە مۆرینۆ بەردەوام بەو یاریە گرنگانە ناسراوەکەوە چۆن لە پێشودا لەگەڵ ئەنتەر میلان و دواتر لەگەڵ چێلسی و لە سەرەتاشدا لەگەڵ پۆرتۆ هێنابووی لە یاریە یەکلاکەرەوەکاندا زۆر بەمەقەیەتیەوە یاری دەکات و دەتوانێت تیپی بەرامبەر بخوێنێتەوە و دەتوانێت با یاری چون و گەڕانەوەدا تیپەکەی سەر بخات بۆیە وای دەبینم مۆرینۆ ئەمساڵ ئامانجی یەکەمی گەیشتنە بە یاری کۆتایی چامپیۆنز لیگ اینجا ئەگەر بتوانێت نازناوی پریمەر لیگ دەستەبەر بکات ئەوە وەکو دەڵێ عەرەب دەڵێ نورون عەلا نور بۆیە ینی هەردووشی باشترە بەڵام ئەوەی کەوا وای بۆ دەچم زیاتر مان یونایتد ململانێ بکات لەسەر چامپیۆنز لیگ نەک لە پریمەر لیگ وەکە وەرزێکی دوور درێژە و زۆر زەحمەتیشە تیایدا. زۆر باشە سەبارەت بە کۆمەڵی یەکەم تا ڕادەیەک وەکووتمان ڕکەبەرەکە ڕکەبەری پلەی دووەم لە نێوان هەردووانی بازل و سیاسکایە کە 6 خاڵ باش 6 خاڵن کاگەسان دەچمە سەر کۆمەڵی دووەم بە تایبەتی سەرکەوتنە گەورەکانی پاریس سەن جەرمان کە تا ئێستا لا پاڵاونتی چامپیۆنز لیگی ئەم ساڵ هیچ گۆڵێکی لەسەر تۆمار نەکراوە خاوەنی زۆرترین ڕێژەی گۆڵ تۆمارکردنە کە خۆی لە خۆیدا ئەمە ئەنجامێکی بەرچاوە بۆ پاریس سەن جەرمان هەر لەم کۆمەڵێدا بایر مونیخیش بوونیە کە لەم کۆمەڵەدا هەردووانەی پاریس سەن جەرمان و بایر مونیخ سەرکەوتنیان بۆ قۆناغی داتوم سۆگەر کردو و بە ڕێژەیەکی زۆریش پاریس سەن جەرمان پێشەنگی گروپەکەی لە بەرژەوەندی خۆی یەکلا کردوێتەوە بۆ ئەوەی کە بایر مونیخ لە یاریگەڕانەوەشدا زەحمەتە بتوانێت قەرەبووی گرتنی پێشەنگی لەگەڵ پاریس سەن جەرمان بکاتەوە من دەپرسم لەسەر ئاستی پاریس سەن جەرمان و هەروە بایر مونیخیش دواتر بەڵام سەبارەت بە پاریس سەن جەرمان ینی ئەم ساڵ ئایا پاریس سەن جەرمان جیاوازە هێڵیەکی ێرشبردنی بەهێز و تۆکمە هێڵەشی بەرگری کە تا چوارەم یاری گۆڵی لەسەر تۆمار نەکراو کە خۆی لە خۆیدا یەکێک لارە خاڵە بەهێزەکانی بردنەوەی نازناوەکان بوونی هێڵێکی بەرگری پۆڵاینی بەهێزە کە دەرفەتی ئەوە دەداتێکە ئەنجامەکانێ بپێشی. خۆی کاک محەممەد ئەم کۆمەڵەیە قسەی زۆر هەڵدەگرێت بۆ چونکە ئەو دویانەی سەرکەوتون تەواو یەکلایان کردێتەوە کۆمەڵەکە ئەمە لەلایەک لە لایشکەوە ئەم دویانەیە دوو بەهێزترین یانەکانن دەتوانم بڵێم لە ئێستادا و بایرن کۆمەڵێک تووشی کێشە هات لە سەرتاشەوە باسم کرد بایرنیش هەمان شێوازی ڕیال مەدرید و هەروە چەندیانەیەکی تر کە ناتوانێت یعنی پێکاتەیەکی تەواو ئامادە بکات ئەوە دەبینین لە هەفتەکانی ڕابردووە ڕۆبەرت لیڤەندۆڤسکی باشکرا دەڵێت من ناتوانم لە هەفتەیەکدا دوو یاری ئەنجام دەم واتە هەر سێ ڕۆژدارێک یاریێک ئەنجام دەم کە هیچ هێرشبەرێکی تری لە حاڵی حازردا نییە یانەی بایرن میونشن دوای ئەوەی کە نەگەیشتە دەتوانم بڵێم ترۆپک و نەگەیشتە لوتکە لەگەڵ کارلۆ ئەنچیلۆتیدا دیار بوو کاربەدەستانی یانەی بایرن میونشن هەر یەکە لە ڕۆمەنیگە ئۆلیۆنیس وایان پێ باشتر بوو کە هەر لە دوای دۆڕانە گەورەکەی بەرامبەر پاریس سەن جەرمانەوە کە بەڕاستی دۆڕانێکی کەمەرشتێن بوو وای کردکەوە بایرن تا ڕادەیەک لە پلەی یەکەم ئەم کۆمەڵەیە بێهیوا بێت بۆیە بایرن ڕاستەوخۆ کارلۆ ئەنچیلۆتی دوور خستەوە و بە بڕیارێکی دەتوانم بڵێم بێرانە جارێشکەی ئۆپ هانکسی گەڕاندەوە کە هانکس ئێستا ئارامی گەڕاندۆتەوە بۆ ئۆردوگای مەشقی یانەی بایرن و هەروە بۆ ژووری خۆگۆڕین کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە بۆ بایرن سەبارەت بە پاریس سەن جەرمان پاریس یەکێکە لەو یانانەی کە من دامناوە ئەمساڵ ململانەیەکی یەکجار زۆر دەکات چند بەشانی یەکەم مانچستەر سیتی و دووەم پاریس سەن جەرمان و سێەم یانەی مانچستەر یونایتد و چوارەم بارسلۆنا ئەم چوار یانەیە زۆر زەحمەتە وا بە ئاسانی دەستبەرداری نازناوی چامپیۆنز لیگ ببن ئەم چواریانەیە دەتوانم بڵێم باشترین خۆ ئامادەکاریان کردووە لە چاو یانەکانی تردا بۆیە
یانەی پاریسان جەرمانیێکێکە لەو یانانەی کەوا تەنها لە کڕینی دو یاریزاندا 402 ملیۆنی خەرج کردووە کە ئەمە خاڵی هەرە بەهێزی تیپەکەیە و خۆشی تیپێکی یەکجار تۆکمەی هەبوو. ئێمە بینیمان ئەگەر بێت و ڕێمۆنتاداکەی پارساڵی پاریسان جەرمان بارسا بەسەر پاریسان نەبووایە ئەوە پاریس ئەگەری وایە بوو لە یاری کۆتایی بێت بۆیە پاریسان جەرمان پارساڵیش بەهێز نەبووە. بەڵام ئەوەی کە خاڵێکە یعنی زۆرێک لە هەندەرانی پاریز و هەتا ڕۆژنامەی لیکی بوو فرانس فوتبۆڵ ئەوانە باسی دەکەن لە پاریزدا یعنی زۆربەی هەرە زۆریان ترسی گەورەیان لە ڕاهێنەر ئۆنای ئێمریە کە دەڵێن ئەو ڕاهێنەرە کارکتەرێکی وا بەهێزی نییە بتوانێت زاڵ بێت بەسەر بە تایبەتی ئەستێرەکاندا کە ئەوانەی هێلی پێشەوە مباپێ و هەروەها یاریزانان کاڤانی و نیماردا بەڵام تاوەکو ئێستا توانیوێتی ڕایان بگرێت و توانیوێتی سەرکەوتنەکان دەستە بەر بکات. خۆشمان دەزانین کاک محەممەد سەرکەوتن ئەگەر تۆ بێت و یانەکە هەرچی کێشەیەکی هەبوو سەرکەوتنی بەدەستێنا ئەوە هەموو شتێک پەردەپۆش دەکات. بۆیە پاریز ئێستا دەتوانم بڵێم بە سەرکەوتنەکان هەموو ڕخنە و گلەیی وەروەها هەڵەکانی ناو ئۆردوگای مەشقی یانەکەشی پەردەپۆش کردووە بەڵام پاریسان جەرمان ئەم ساڵ بە جیاوازتر لە هەموو یانەکانی تر تۆکمەترین تیپە و خاوەن زۆرترین ئەستێرەیە کە ئێستا یاری دەکات یعنی تیپێکە خاوەن بەهێزی و خاوەن گەورەی تایبەت بەخۆی هێتی لەم ساڵدا. بۆیە وای دەبینم پاریس ڕەنگە ئەگەری زۆری هەیە کە بە پلەی یەکەم سەرکەوێت بۆ چونکە یاری گەڕانەوە یعنی بایرن زۆر زەحمەتە بتوانێت لە ناو ئەلیان زەرینە 4 گۆڵ لە پاریس تۆمار بکات کە هەتا ئێستا هیچ گۆڵێکی لێ تۆمار نەکراوە. لە بەرامبەردا پاریس ئەگەر بێت و بەخیر یاوەری بێت یاخود بۆ نابڵێم یانەی وا زۆر بەهێز نەکەوێتە بەرامبەری ڕەنگە لە قۆناغی 16 بە ئاسانی بڕێت ئەو کات دەبێت ئۆنای ئیمری ینی بازووی لێ هەڵکاو ئەو کات ڕۆڵی ڕاستەقینەی ئۆنای ئیمری دەردەکەوێت بۆ گەیشتنی پاریس بە یاری کۆتایی یاخود ئەو ڕاهێنەرە دەبێتە قوربانی. زۆر باشە کاگەسام دەچمە سەر کۆمەڵەی سێهەم کە بە یانەی بە کۆمەڵەی پایتەختەکان ناسراوە بۆ ئەوەی کە نوێنەری پایتەختی ئیتالیا پایتەختی ئینگلتەرا هەروەها پایتەختی ئیسپانیا هەروەها یانەی کارباکە ئەگدام کەویش پایتەختی ئازەربایجانە کەویش یانەیە کە لێوە هاتووە کۆمەڵەی یانەی پایتەختەکان تێیدا ئەوەی لە سەرەتای ڕاکێشانی تیرروپشەکە باس کرا سەرکەوتنی چێلسی و ئەتلەتیکۆ مەدرید بوو لەم گروپە و تەنانەت گومان لەوە هەبوو کە ئایا چێلسی یەکەمی گروپەکە گریا ئەتلەتیکۆ مەدرید بەڵام پاش تێپەڕبوونی 4 یاری بەسەرم یارەکانی ئەم گروپە و بینینی ئاستیانەکان یانێ ڕۆما سەرجەم ئەگەرەکانی پێچاوانە کردوانێ ڕاستە هێشتا سەرکەوتنی تەواوەتی یەکلا نەکردوتەوانێ بەڵام بەهۆی ئەوەی کە یاریکی بەرامبەر کا بەر ئازەربیجانەکەی ماوە کە لە نێو یاریگای ئۆلۆمپیکۆ ئەنجامی دەدا کە خۆی لە خۆی دامە سەرکەوتنی ڕۆما لە یاری شەشەمیدا و یاری داهاتووشی بەرامبەر ئەتلەتیکۆ مەدریدە لە دەرەوەی یاریگای خۆی. بەڵام من دەپرسم لەسەر کۆمەڵەی ئەم کۆمەڵەی کە کۆمەڵەی پایتەختەکانە چۆن ئاقاری ئەم گروپە بەم شێوەیە پێشببینی بۆ کرا بەڵام لە ئێستاوەیە بینرێ ئایا واقعی ڕاستی تیپەکانە بۆ ڕیزبەندێکی هەیە؟ بەڵێ کاک محەممەد خۆی وەکو باست کرد ینی ئەوەی لە تیرروپشکەکە و لە دوای تیرروپشکەکە باسەکرا زۆر زۆر پێچەوانەوە دێرچووە بەڕاستی دەتوانم بڵێم هیچ شرۆڤەکارێکیش پێشببینی ئەم ئەنجامە چاوەڕوان نەکراوانەی نەئەکرد. ئێستا 4 گەڕەنجام درراوە یانەی ڕۆما بە شایستایی لە پێشەنگە ئەومان لەبیر نەچێتکەوە ڕۆما لە 2 یاری بەرامبەر چێلسی دەتوانێتی 6 گۆڵ تۆمار بکات سیانی لە ناو ستانفۆرد بریج و سیانی لە ئۆلۆمپیکۆ دی تۆڕینۆ. بۆیە ڕۆما تیپێکە ئێستا بە تایبەتی لە دوای هاتنی دی فرانچیسکۆ دەتوانم بڵێم تا ڕادەیەک ئەو تیپە ینی ڕۆڵی ئەو ڕاهێنەرەی زۆر پێوە دیارە بە هێنانی چەند یاریزانێک لە ساسۆلۆ لەگەڵ خۆیدا و هەروەها ئەکتیفکردنەوەی ئەو یاریزانانەی کەوە لەوێ ماون هەرچەندە ڕۆما محەممەد سەلاحی لەدەستداوە بەڵام ڕۆما تیپێکی یەکجار بەهێز و ڕۆما لە بەرگریدا ئەنتۆنی ڕۆدیگۆری لەدەستدا بەڵام هیچ بەو شێوازە پێوەی دیار نییە. دەتوانم بڵێم ڕۆما ئێستا یەکێکە لە تیپە باشەکان بە لە بەرچاوگرتنی ئەوەی ئەوەشمان لەبیر نەچێت کە لە خولی ئیتالیا ژاستێکی باش کرد پێشکەش دەکات. بۆ ئەگەر بێت و ڕۆما بگاتە قۆناغی داهاتوو کە من وای دەبینم زۆر نزیکە ئەوە دەستکەوتێکی یەکجار گەورەیە بۆ ڕۆما بەو پێی کە کۆمەڵەکەی زۆر زەحمەتە نەوەکو تەنها گەیشت بێتە قۆناغی 16 بۆ چونکە ئێمە لە پێشوشدا بینیوانە ڕۆما بگاتە قۆناغی 16 بەڵام لە کۆمەڵەیەکی وا زەحمەتدا نەبووە. ئەمە سەبارەت بە ڕۆما دەربارەی یانەی چێلسی هەمان بۆچوونی بایرەمیشن و ڕیال مەدریدم هەیە لەسەر چێلسیش
چلسی بەهۆی نەبوونی یاریزانەوە دەتوانم بڵێم دەناڵێنێت چلسی تاوەکو ئێستا لە ماوەی 4 تا 5 هەفتەی ڕابردوودا کە کانتی ئامادە نەبووە بە هیچ شێوەیەک نەیتوانیوە شوێنی ئەو یاریزانە پڕ بکاتەوە کەواتە ئەو یاریزانە بە شایستەی لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بۆتە باشترین یاریزانی پریمەر لیگ شایستە بووە. چلسی هەریەکە لە زابا کۆستا و هەروە درینکۆتەری لە 2 ساتەکاندا هێناوە بەڵام کەمترین سوودی لێیان بینیوە بۆیە چلسی دەبێت هەرزوو فریای خۆی بکەوێت لە یانایری داهاتوودا گەر بێت و سەریشکەوێت بەو پێی ڕاستەوخۆ یاریزان بگوازێتەوە بە بۆچوونی من ئەنتۆنیۆ کۆنتی هەڵەی گەورەی ئەوە کرد کەوا دێگۆ کۆستای هەر لە ینی زۆر بە دەتوان بڵێم بە بێمنەتی فرامۆش کرد دەتوانی تۆ گەر هەر بەڕێی دەکەی بەڵام تاوەکو مانجی یەک یاری پێ بکە بۆ ئەوەی سوودی لێ ببینیت و بۆ ئەوەی لە تواناکانی ئەو یاریزانە بێبەش نەبیت و ئەو کاتە دەتوانم بڵێم ئێستا ئەم هەیە لە پێشەوەی بچیتە سەر ئەتلێتیکۆ مەدرید پارساڵ بەڵێ هەر لە سەر چێلسی دەمێت پرسیارە بکەم کە باسی ئەنتۆنیۆ کۆنتی کرد کە زۆرێک لە ڕاهێنەرە بەناوبانگەکانیش تەنانەت لەوانەش کلاودیۆ ڕانێریش هەمانم بۆ چوونەی جەنابتی پێشتر باس کردەوە کە کۆنتی بڕیارەکانی لە چێلسیە هەنێک بڕیاری هەڵەیە بۆ بە تایبەتی دەستبەرداربوونی لە دیێگۆ کۆستا. هەمووشمان دەزانین کە ڕۆمان ئەبرامۆڤیچ ئەو سەرۆکی ئەو یانەیە کە هیچ ڕەحمێک بە ڕاهێنەران ناکە ئەگەر چی خاوەنی دەستکەوتێکی گەورە بێ ئێمە پێشتر مۆرینۆمان بینیوە کە مۆرینۆ خاوەنی مێژووی چێلسیە خاوەنی چێلسیە بەهێزەکەیە کە دەرکەوتەوە لە سەراستی ئەوروپا بەڵام لە کاتی خراپبوونی ئەنجامەکانە لێ قوبوڵ نەکرد جاچ بگا بەوەی کە کۆنتی تەنها وەرزی ڕابردوو پرێمەر لیگی بۆم تیپە بردوتەوانێ ئێستا ڕاگەیاندەکان پەستانێکی زۆریان لەسەر چێلسی دروست کردو بۆی کە کۆنتی دوور بخرێتەوە ئایا تا چەند ئەمە واقعە لەسەر یانی چێلسی؟ بەڵێ خۆی بەڕاستی ینی دەمەوێت بڵێم کۆنتی زیاد لە پێویست گەورە کرا ینی پارساڵیش کە وەکو خۆتەڵی تەنها پریمەرلیگی بەدەستێناوە لە پێشودا زۆرێک لە ڕاهێنەرەکان هاتوونە و پریمەرلیگیان بەدەستێناوە سەرڕای ئەوەی کەوا وتت ئەبراهیمۆڤیچ ڕێک 100% لەگەڵ قسەکەدام نەک لە باتی جارێک لە 2 جاریش مۆرینۆی هێنا و دواتر دووری خستەوە بەوەی ئەنجامە خراپەکانی بۆیە ئەبراهیمۆڤیچ بە هیچ شێوەیەک ڕەحم بە ڕاهێنەران ناکات وە کۆنتی دەبێت لەسەر ئەو ئینادیەی بێتە خوارەوە کە بەڕاستی بە شێوەیەکی زۆر ڕاستە نزیکە لەگەڵ هاوڕێ لەگەڵ یاریزانەکان بەڵام لە هەمان کاتشدا بە عسکەرتاریەتی ینی لەگەڵ یاریزانەکان مامەڵە دەکات و ینی زیاد لە پێویست ماندویان دەکات و داواکاری زیاتریان لێ دەکات بۆیە ئەمە وای کردووە کە چەند یاریزانێک تووشی پێکان بن و چەند یاریزانێک لە یانەکەدا ئەسڵەن بێزاری خۆیان دەرببڕن و بڕۆن بۆیە یانەی چێلسی من وای دەبینم ینی ئەگەر بێت و پەلە لە ئەنتۆنیۆ کۆنتی نەکات ڕەنگە دوای هێنانی چەند یاریزانێکی تر بێتەوە ڕێچکەی سەرکەوتن و ئاستی باش پێشکەش بکات بەڵام چێلسی ڕەنگە یەکێک بێت لەو تیپانەی کەەوە ئەمساڵ بە دەستبەتاڵی بچێتە دەرەوە ئەگەر بێت و ئەبراهیمۆڤیچ ینی دەستبەرداری کۆنتی نەبێت ڕەنگە ساڵی داهاتوو تیپێک بە باشترین شێواز ئامادە بکات بەڵام ئەوەیە کە قسەی لەسەر دەکەین ئەنتۆنیۆ کۆنتی ئێستا تووشی جێژاوێک بووە نازانێت فریای کاملا بکەوێت لە خولیانە نایبەکان ئینگلیزی هەفتەی ڕابردوو زۆر بە زەحمەت بە گۆڵێکی بێ وەڵام لە بۆرنمۆثی بردەوە کە بۆرنمۆث پلەی پێش کۆتاییە و ئەم هەفتەیە ینی بە 3 گۆڵی بێ وەڵام کە شکستێکی یەکجار گەورە بوو لە ڕۆمادۆڕا ئەوە دەبینی دووس بە یەکشەمە لە بەرامبەر یانەی مانچستەر یونایتد دووەمی پریمەر لیگ یاریەیە بۆیە کۆنتی و چێلسیش بە شێوەیەکی گشتی دەبێ باشەوە بزانن کەوا پریمەر لیگ خۆی لە خۆیدا چامپیۆنز لیگێکی بچووکراوە و یەکجار زەحمەتی زۆری دەوێت و لە بەرامبەریشدا چێلسی ئەومان لەبیر نەچێت پارسال ڕاستە پریمەر لیگ جێناوە بەڵام پارسال بە پشودرێژی یاری دەکرد و لە هیچ خولێکدا بەشدار نەبوو جگە لە پریمەر لیگ بۆیە ئێستا ئەگەری وای هەیە ئەگەر چێلسی بگاتە قۆناغی داهاتووش دەرفەت لە بەردەمیان بمێنێت هەتا بە دووەمیش بەسەرکەوێت دەرفەت لە بەردەمیان بمێنێت بەو پێیکەوە لە مانجی یەکدا بتوانێت چەند یاریزانێکی باش بکڕێت ینی لە کۆتا ساتەکانی گواستنەوە یاریزانان کۆنتی درکی بەم هەڵەیەی خۆی کرد و چەند یاریزانێکی هێنا بەڵام نەیتوانی بە تەواوەتی سوودیان لێ ببینێت بۆیە وای دەبینم جارێک کە چێلسی ئەگەری وای هەیە سەرکەوێت بەڵام ئەوەش حکم دەدرێت لەسەر ئەوەی کەەوە لە تیر و پشکەکە دەکەوێتە بەر چی یەکەمێک و لە بەرامبەریشدا چێلسی لە مانجی یەکی داهاتوودا بە شێوازێک جارێککە خۆی نوێ دەکاتەوە و چێلسی چۆن مامەڵە لەگەڵ هەردوو خول دەکات بۆ چونکە چێلسی ئەوەشمان لەبیر نەچێت کە دەیەوێت بگاتە بیگ فۆری خولیانە نایبەکانی ئینگلیزیش بۆی ساڵی داهاتوو لە پریمەر لیگ لە چامپیۆنز لیگ بەردەوامی هەبێت کە ئەمە زۆر زەحمەتە ئێستا ئەوەندەی ڕاهێنەران بیر لە بیگ فۆر دەکەنەوە ئەوەندە بیر لە نازناوەکە ناکەنەوە
لە سەبارەت بێمە سەر ئەتلەتیکۆ مەدریدیش ئەتلەتیکۆ مەدرید دوای دەبینم دێگۆ سیمۆنی ئەمساڵ لەگەڵ ئەو واقعەدا دەبێت خۆی بگونجێنێت کەوا یاریگای واندا میترۆپۆلیتانۆ هێشتا بەو یانەیەوە نەگونجاوە و هێشتا یاریزانەکان بە تەواوەتی لە یاریگایەکی وا گەورە لێرە نەهاتون و ئاشنایی نەبوون وە لە بەرامبەریشدا سیمۆنی پەلەی لێ ناکرێت سیمۆنی بەهۆی سزادانەوە نەیتوانی بوو هیچ یاریزانێک بکڕێت بۆیە سیمۆنی ئەگەر ینی خۆشی پلانی بۆ دابڕێژێت بچێتە یۆرۆپا لیگ ئەگەری وای هەیە چەند یانەیەکی تریش کە شان بەشانی ئەو بڕۆن هەوا لەوانە لیژبۆنە و لایپزیگ و ناپۆلی و هەتا دۆرتمۆند ئەمانە کە دەچنە یۆرۆپا لیگ شان بەشانی کۆمەڵی یانەی تر کە ئارسناڵ و لازیۆ و لیۆن و میلان و ستیوا بۆخارست و ڤیاریال ئەو کاتە لە یۆرۆپا لیگیش ئەگەر دواتر دەرفەتە بوو باسی لێوە دەکەین کە یعنی خولێکی یەکجار بەهێز لی دێتەکایەوە کە جیاوازە لە ساڵانی ڕابردوو و بە بۆچوونی من چۆن پارساڵ مۆرینۆ خۆی یەکرا کردەوە بۆ یۆرۆلیگ و توانی نازناوێک بەدەست بێنێت کە زۆر گرنگ بوو بۆی و پێی گەیشتە چامپیۆنز لیگ بامان شێواز ئەمساڵ سیمۆنیش دەبێت خۆی بۆ یۆرۆلیگ یەکلایی بکاتەوە بۆیە وای نبینم ئەتلەتیکۆ مەدرید بە هیچ شێوەیە بگاتە قۆناغی داهاتوو. زۆر باشە لەسەر کۆمەڵی چوارەم کە لە یارەکانی ئەم هەفتەیاندا بارشەلۆنە لە دەرەوەی یاریگای خۆ بەرامبەر ئۆلۆمپیاکۆس یەکسان بوونی تۆمار کرد یۆڤانتۆسیش لە دەرەوەی یاریگای خۆ بەرامبەر باری سپۆرتینگ لیشبۆنەی پورتوگالی یەکسان بوو بارشەلۆنە لەم کۆمەڵێدا خاڵیە یۆڤانتۆس 7 خاڵیە سپۆرتینگ لیشبۆنە تاکە ڕکابەرێکە کە ڕکابەری یۆڤانتۆس بکە بۆی بگاتە قۆناغی داهاتوو ئەویش کە خاوەنی 4 خاڵە و ئەگەری سەرکەوتنیشی بە ڕێژەیەکی زۆر لاوازە بۆ ئەوەی کایوڤی دەرفەتی ئەوەی لە بەردەمایە کە بە یەک خاڵی تر کە بەهۆی ئەوەی کە لیشبۆنە یاریکی بەرامبەر بەرشەلۆنە ماوە بێگومان دەزانین بەرشەلۆنە بۆ یەکەمی گروپەکەی یاری دەکات. سەبارەت بە بەرشلۆنە تا لەم کۆمەڵەیەدا سەرکەوتنی یەکلا بۆ تاوانێ من حەز ناکەم باسی بەرشلۆنە بکەینەوە تەناگەر سەرنجێکی بەسیط هەیە بێت لە سەری باسی بکەیتەوە لەبەری لە سەرەتای بەرنامەکە باست کرد بەس باسی یۆڤانتۆس لە دووەمی وەرزی ڕابردووی چامپیۆنز لیگەوە ئەمساڵ ئاستی لە چامپیۆنز لیگە وەکو پێویست نییە لەگەڵەوەی سپۆرتینگ لیشبۆنە پارساڵیش بەشداری چامپیۆنز لیگی کرد بەڵام پارساڵ ئەمساڵ ئەنجامەکانی تا ڕادێک باشترن لە پارساڵ بۆ ئەوەی بەرامبەریانەکانی بەرشەلۆنەش و یۆڤانتۆسیش بە ئاستێکی زۆر بەرزترەوە دەرکەوت. بەڵێ خۆی تەنها ئەو سەرنجەم هەیە لەسەر بارسەلۆنە کە جیاوازی نێوان بارسا لەگەڵ هەر تیپێکیکە ئەوەی یەکلا دەکاتەوە کە لیۆنێل مێسیە جارش کە دێڵێمەوە ئەگەر بێت و مێسی نەبووایە ڕەنگە ئێستا ڤالڤێردی حاڵی زۆر شڕ بووە و هیچ جیاوازیەکی ئەوتۆی نەبووایە لەگەڵ زێدان و کۆنتی وەروە ئەنشلۆتی دوورخراوە لە ئەم ساڵدا بۆیە مێسی زۆر شتی پەررەپۆش کردووە کە ڕەنگەویش نەتوانێت تا کۆتایی بەم شێوازە بەردەوام بێت بەڵام تا ئێستا بارسا گەیاندۆتە ئێرە. سەبارەت بە یانەی یۆڤانتۆس خانمە پیرەکە جارێککە یعنی بە تیپێکی تەواو تۆکمە دەرکەوتووە بەڵام ئەوما لەبیر نەچێتکەوە ئەمساڵ یانەکانی ئیتالیا زۆر بەهێزترن لە ساڵانی ڕابردوویان ئەگەر بێت و بابەتەکەمان یاخود بەرنامەکە تەنها لەسەر خولی ئیتالی بووە ئەوە بەرنمەیەکی بە تەواوەتی دەوێت هەر لە باسکردنی ناپۆلی ماوریسیۆ ساری و هەروەها گەڕانەوەی ئینتەرێکی وا بەهێز لەلایەن سپالێتیەوە و لە بەرامبەریشدا یۆڤانتۆس ئێستا لەگەڵ ڕۆما و چەندیانەیەش لەگەڵ لازیۆ کە ینی بەڕاستی جێی سەرنج لەمانە دەتوانم بڵێم ئەو کاتە خولی ئیتالیاش ینی زۆر زەحمەتتر بووە بۆ یۆڤانتۆس پارساڵ یۆڤانتۆس چەند هەفتەیەکی سەرەتا دەتوانم بڵێم هەمووی دۆڕا یاخود بەرامبەر بوو بەڵام لە کۆتاییدا بە جیاوازیی زۆریش نازناوەکەی بەدەستێنا بەڵام ئەمساڵ ئەو دەرفەتەی لە بەردەمدا نییە ئەمساڵ ئینتەر و ناپۆلی بە هیچ شێوەیەک نالن یۆڤانتۆس هەناسە بدات بە تایبەتی لە خولی ئیتالیا کامە وای کردووە زیاتر پرێز لەسەری هەبێت هەم لە چامپیۆنز لیگیش کۆمەڵەکەی زەحمەتە بۆ چونکە تۆ لە بەرامبەر یانەی بارسەلۆنە یاری دەکەی کە زەحمەتە لە بەرامبەر یانەی سپۆرتینگ لیژبۆنە یاری دەکەی کە خۆت باس کرد یعنی ئەگەر هەتا یاری بەرامبەر لیژبۆنە هەردوو یارەکەی بەرامبەر یۆڤانتۆس و لە بەرامبەر بارسەلۆنەش لیژبۆنە ئەگەر بێت و تۆزێک بەخی دیاوەری بووە یاخود تۆزێک وردەکارتر بووە زیاتر دەیتوانی خاڵی زیاتر بەدەست بێنێ و ئێستا چانسی زیاتر بێت بەڵام وای دەبینم جارشکە لیژبۆنەش یەکێک بێت لەو تیپانەی کەوا لە ئەمساڵدا لە یۆرۆپا لیگ بچێتە یۆرۆپا لیگ و ئاسێژی باش پێشکەش بکات بۆیە یانەی یۆڤانتۆس ڕاستە بە دووەم سەرەکەوێت بەڵام یۆڤانتۆسمان ئەومان لەبیر نەچێت کە ئەویش ماسیمیلیانۆ ئەلێگری چەند یاریزانێکی لەدەستداوە یعنی لە پێش هەمویان بەڕاستی بونۆچی و ئەلڤێس کە ئەمانە دوو یاریزانی زۆر دیار بوون لە بەرگریدا
وە لە پێشیشدا لە هێلی پێشەوەشدا یاریزان هیگوین کە ئاستی لە سەرەتا وەک پێویست نەبوو بە تایبەتی دوایەوەی کە بەڕێژەیەکی زیاد کێشی زیادی کردبوو بەڵام ئێستا چەند یاریە کە گەڕاوەتەوە گۆڵ تۆمارکردن و یۆڤانتۆس دەبێ ئەوەش بزانێت یۆڤی تەنها دیبالا نیە یۆڤی لە چەند یاری سەرەتادا پشتی تەواوەتی بە دیبالا دەبەست و توانی گۆڵ تۆمار بکات بەڵام دیبالا نەیتوانی تاوەکو دوور و درێژترین مەودا بەردەوام ببێتە خاڵی یەکلاکەرەوەی یۆڤانتۆس بۆیە ئێستا جارێککە گەڕاوەتەوە دەبێت مانزۆکیچ بوونی هەبێت دەبێت هیگوین بوونی هەبێت دەبێت هەتا کوادرۆدە و دیگۆ کۆستا زیاتر دەرفەتیان پێ بدرێت بۆیە یۆڤی ئەگەر بێت و ئەویش ینی زیاتر خۆی دەتوانم بڵێم جارێک کە بەخۆیدا بچێتەوە یۆڤیشتی پێکی باشی هەیە بەڵام بەلە بەرچاوگرتنی پارسال کە دەتوانم بڵێم هەنگاو بە هەنگاو یۆڤانتۆس باشتر بوو بە تایبەتی لە دوای برنەوە گەورەکەی لە بەرامبەر بارسەلۆنە و دواتر کە دەرفەتیەوەی هاتە پێش لە بەرامبەر مۆناکۆ سەرکەوتنی بەدەستێنە و گەیشتە یاری کۆتایی بۆیە ڕەنگە یعنی یۆڤی ئاستی زۆر دانەبزی بێت لە چاو پارسال بەڵام ئەوە ئاستی یانەکانی ترن بەرز بوونەتەوە لە ئێستادا زۆر باشە کۆمەڵی پێنجەم یانەکانی لێڤەرپۆڵ هەروەها یانی ماریبۆر هەروە ینی شپیلیە و ینی سپارتاک مۆسکۆ لە خۆ گرتۆ لەم کۆمەڵای لیڤەرپۆڵ باشخاڵ سەر و ڕیزبەندی گرتو ئیشپیلیە دووەمە ئەوەی کە باسەکرێت لەم گروپە سەرکەوتنی ئیشپیلیە هەروە سەرکەوتنی لیڤەرپۆڵە لەم گروپەدا ئەگەر چی سێسکا مۆسکۆ نزیکە لەم دویانەیەوە بۆیەوەی سپارتاک مۆسکۆ بۆیەوەی ڕکابەرێکی بەهێز دەکات بەڵام هەمووان باز لە سەرکەوتنی لیڤەرپۆڵ و ئیشپیلیە دەکەن بە کورتی سەرنجێکی خۆ لەسەر گروپی پێنجەمی چامپیۆنز لیگ. بەڵێ خۆی بەڕاستی ینی ئەم کۆمەڵەیە دەتوانم بڵێم ئەو تیپانەیەکەوە سەرڕەکەون ڕەنگە ینی زۆر مەوداژ نەبن زۆر دوور نەڕۆن بەو پێیکەوە لە خولە ناوخۆیەکانیشان ئاستی باش پێشکەش ناکەن یانەی لیڤەرپول زۆر پێم سەیرە یۆرگن کلۆپ تاوەکو ئێستا ئەوە زیاد لە دوو وەرزە لە خولیانە نایبەکانی ئینگلیزی و ئەرکی مەشقی لیڤەرپولی وەرگرتووە بەڵام نەیتوانیوە یاریزانێکی وا دڵخۆشکرد بێنێتە بە تایبەتی هێلی بەرگریکەوە پێی تۆکمە بکات وە گۆڵپارێز یعنی هەرێکە لە کاریۆس و لۆریس کاریۆس و لەگەڵ گۆڵپارێز میگنۆلێت ئەو ئاستە پێشکەش ناکەن و زۆر جاگوتومە ئەگەر بێت و لیڤەرپولێکی وا گەورە ینی تاکە گۆڵپارێزێکی باش هێبێت ڕەنگە زۆربەی یاریەکان کە ئێستا تووشی شکست و بەرامبەر دەبێت ڕەنگە و کاتە بیباتەوە ینی بە لە بەرچاوگرتنی زۆرێک لە یانەکانی تر کە هەموو خاوەن گۆڵپارێزی زۆر باشن بۆیە کلۆب چەند کەم و کوڕێک هەیە لە پێکاتەکەیدا و کلۆب ئەگەر بێت و نازانم چ کلۆبیان دەستەی کارژێری لیڤەرپول ئەگەر بێت و لەسەر و عینادیان بەردەوام نەبوونایەوە بە بڕەپارەیەکی زۆر کۆتینیۆیان بەڕێ بکردایە ڕەنگە دوو تا سێ یاریزانی زۆر باشیان بێنە با و کات سوودی زیاتریان لێوەردەگەر کە کۆتینۆ ئێستا هەندێک جار پێکانی هەیە و هەندێک جار وەکو دەڵێی خۆی لە یاریەکان دەدزێتەوە و لە یاریدا بەو شێوازە دڵخۆش نییە کە یاری پێ دەکات بۆیە لیڤەرپول ئاستی باشە ڕاستە بە تایبەتی لەم دویارەیدا ڕابردوودا بەڵام لیڤەرپول ئەو لیڤەرپولە نییە کەوا هەموو دەمانبینی لە 2005 و 2007 سەردەمانی ڕافا بێنیتز و ئەو تیپە تۆکمەیە کە چۆن ململانەی دەکرد و هەمووانی دەتوانم بڵێم تووشی شۆک دەکرد بە تایبەتی یارێ کۆتایەکەی ئەستەمبول کە لە گەڕانەوەیکی مێژووییدا لە میلانی بردەوە بەڵام ئەوانەی کەوا باز دەکرێت ئێستا لیڤەرپول جارێشکە ئەگەری زۆری هەیە کە سەر بکەوێت لە بەرامبەریشدا سڤیە کە هەرچەندە من وای بۆ دەچم چ سڤیە چ سپارتاک مۆسکۆ سەر نەکەون باشترە ڕاستە لە ڕووی داراییەوە باشە ڕاستە لە ڕووی ینی دەستکەوتەوە باشە کە سەرەکەن بە قۆناغی شازدا بەڵام ڕەنگە ینی دوورترین مەودایان قۆناغی شازدە بێ و دواتر زۆر بە ئاسانی بگەڕێنەوە بۆیە هەرتی پێک لەم تیپانە سەر بکەوێت ڕەنگە زۆر وا بەهێز دەرنەکەوێت لە قۆناغەکانی داهاتوودا. زۆر باشە کۆمەڵی شەشەم مانچستەر سیتی یاری چوون بەرامبەر بە ناپۆلی بە دوو گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بردیاوانێ بەڵام یاری گەڕانەوەی بەنجامی 4 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ لە نێو یاریگای سان پاولۆ بردەوەکە یەکێکە لە قورسترین یاریگاکان چ لە سەراستی ئیتالیا چ لە سەراستی ئەوروپا ئەگەر چی ناپۆلی بەکۆی هەردوو یارەکە زۆرێک پێیان وایە ناپۆلی شانی شکست نەبووە بەڵام بێگومان مانچستەر سیتی وتی بەبوو کە چۆنێتی ڕێگەی بردنەوەی لەو یارانەیە بەرامبەر ناپۆلی دۆزیەوە بە تایبەتی تریش گواردیۆلا زۆر زیرەکانە ئیشی لەسەر خاڵی لاوازی ناپۆلی گر بە تایبەتی لە یاریگەڕانەوە کە لە دوای چوونە دەروی فەوزی غوڵامەوە توانی مانچستەر سیتی کۆنتترۆل یاری بکات لەسەر کۆمەڵی شەشەم
کە مانچستەر سیتی گەشتنی ڕاستەوخۆی مسۆگەر کردووە، شاختار 9 خاڵی هەیە بە ڕێژەیەکی سۆر دەگاتە قۆناغی داهاتوو. ناپۆلیش تەنها 3 خاڵیە. ڕاستی ئێستا شانسی سەرکەوتنی ماوە بۆ ئەوەی کە یاری بەرامبەر شاختار ماوە گەر سەرکەوتنی بەسەردا تۆمار بکە و لە یاری کۆتاییشدا ئەگەر شاختار بەرامبەر مانچستەر سیتی بدۆڕێەوە، ناپۆلی ئەگەری ئەوەی هەیە کە بگاتە قۆناغی دووەم. سەرنجی تۆ لەسەر کۆمەڵی شەشەم. بەڵێ سەبارەت بە ناپۆلی ینی من وای دەبینم کە ئەو تیپا تەنها ئەزمموی خولیانە پاڵاوانەکانی ئەوروپای کەم بووە و نەیتوانیوە ینی وا بە باشی دەربکەوێت. لەگەرە ناپۆلی زۆر بە بەهێزیەوە دەردەکەوێت و ئەوەی دەبینین کە بەڕاستی لە خولی ئیتالیا کە پێشکەشی دەکات ئاستێکی یەکجار سەر سوڕێنەرە. ماوریسیۆ ساری دەبێت خۆ یەکلایی بکاتەوە کە ئەمساڵ وا باشترە بۆ ناپۆلی کە نازناوی کالچۆ لە دەست یۆڤانتۆس دەربێنێت و نازناوەکە بەدەست بێنێت کە ئەمە ینی دەتوانم بڵێ مەرکێکی مێژوویە لە دوای مەرەدۆنەوە تیپێک دروست بێت و یانی و پێکاتەی کە مەرەدۆنە لەگەڵ یان یاری دەکرد تیپێک دروست بێت کە ئێستا ململانێ بکات لەسەر خولی ئیتالی و هەتا خولی یانە پاڵاوانەکانی ئەوروپا بتوانێت ئەنجامی باشی بێت. بەڵام بە پێچەوانەوە ناپۆلی سەرەتاکانی لە یاری یەکەم و دووەمی لە خولیانە پاڵاوانەکان باش نەبوو، هەرچەندە لە دویارەکە وەکو باست کرد لەگەڵ مانچستەر سیتی زۆر باش یاری کرد، بەڵام لە کۆتاییدا تیپێکەیە کە ناوی مانچستەر سیتیە و کە ئێستا پێپ گواردیۆلا ڕابەڕایەتی دەکات ئەوە توانی سەرکەوتن بەدەست بێنێت کە ئەوەی دەبینم ناپۆلی و ماوریسیۆ ساریش زۆر لە هەمووان عاقڵترە و زیرەکترە دەزانێت بەدەستێنانی کالچۆ زۆر زۆر گرنگترە لەوەی کە تۆ قۆناغێک یان دوو قۆناغ بچیتە پێشەوە یا خود نەچیتە پێشەوە لە جاچ لە چامپیۆنز لیگ بێنان چ لە ئەوروپا لیگ بێت بەو پێیکەوە پێکاتەکەی ناپۆلی پێکاتەکەی ماوریسیۆ ساری هەر ئەوەندە لە توانایدا هەیە لە خولێکدا ئاستێکی نایە پێشکەش بکات نەوەکو لە دووسێ بەرەدا بجەنجێت. لە لایشکەوە مانچستەر سیتیمان هەیە. ڕاستە پێپ گواردیۆلا هەموو جارێ دەڵێن ینی کۆمەڵێک ناوی بۆ دانراوە، یەکێک دەڵێ فەیلسوف، یەکێک دەڵێن من بە یەکێک لە باشترین ڕاهێنەرەکانی جیهانیدا دەنێم، بەڵام ئەوەشمان لەبیر نەچێتکەوە پێپ گواردیۆلا بە زەبری پارە کار دەکات. بەڕاستی ینی لە ماوەی 2 ساڵی ڕابردوو نزیکەی ملیارێک یۆرۆی خرج کردووە لە یانەی مانچستەر سیتی. ینی ئەگەر بێت و ئەمە بۆ خولی ئینگلیزی بێت هیچ شتێکی ئەو تۆی نەکردووە، بۆ چونکە لە پێشودا ماشینی خولی ئینگلیزی بردوێتەوە، لە پێشودا پلگرینی خولی ئینگلیزی بردوێتەوە، جا بە هەر شێوازێک بردوێنەوە گرنگەوەی نازناوەکەی بەدەستێنەوە. بەڵام مانچستەر سیتی پێپ گواردیۆلا کە ئەو بڕە پارە خەیاڵی سرف کردووە وە کە ئێستا دوو پێکاتەی تۆکمەی هەیە، تۆ سەیری یاریزانانی یانەی ماستی دەکەی هەر یاریزانێک لە یەلی یەکدا دەبینی گوناحە و یاریزانان لە پێکاتەی یەک بن لە بەرامبەر داوانەی پێکاتەی سەرشیش بە هەمان شێوازن. بۆیە مانچستەر سیتی ئێستا دەبینم دوو پێکاتەی زۆر تۆکمە زۆر باشی هەیە و وای دەبینم کە گواردیۆلا ئەگەر بێت و تەنها بە نازناوی پریمەرلیگیشەوە نەوەستێت و یەکێک بێت لە دیارترین ئەو تیپانەی کەوا دوورترین مەودا دەڕۆن. ئێمە بینیمان پارساڵ ینی مانستی یاریێکی باشی ئەنجامدا، بەڵام لەگەڵ مۆناکۆ کرایە دەرەوە، بۆیە ئەمە جێی سەرنجە. بۆیە پێپ گواردیۆلا خۆیشی دەڵێ ینی خۆی سەرزەنشتی خۆی دەکات و لە سەرەتای ئەم وەرزە گوتی ئەگەر بێت و من ئەمساڵ نازناوم بەدەست نێنا خۆم حەقی وایە لە پۆستەکەم لا بچم و دوور بخرێمەوە. بۆیە مانچستەر سیتی ئەو بڕە پارە خەیاڵی سەرفی کردووە و پێپ گواردیۆلا ئەو پێکاتە تۆکمەی دروستی کردووە شایستەی هەموو جۆرە سەرکەوتنێکە و هەموو جۆرە ئاستێکی باشن و دەتوانم بڵێم هەر برنەوەیەک ئێستا مانچستەر سیتی تۆماری دەکات شتێکی ئاساییە بۆ چونکە ئەو تیپە ئێستا یەکێکە لە باشترین تیپەکانی جیهان. زۆر باشە کاغەسام لە کۆمەڵی حوتەم ناتوانم لەسەری بۆسم بۆیەوەی باسیش لە کۆمەڵی هەشتم کەمەوەرەوە ئەو یاریە گرنگانەی هەفتەی داهاتوو بەڕێوە دەچن. ینی بشکتاش بە 10 خاڵەوە سەروی ڕیزبەندی گرتووە، ینی پۆرتۆ خاوەنی 6 خاڵە، ینی لایپزیگ خاوەنی 4 خاڵە، ینی مۆناکۆش خاوەنی 2 خاڵە کە ئەم سێیانەیە ڕکابەری گرتنی پلەی دووەمەکەن لە دویاری داهاتوویان زۆر گرنگە تاوی بتوانن پلەی دووەم بەدەست بێنن. واتە لەم گروپە تەنها ئەوەی یەکلا بۆ تۆ کە دەگاتە قۆناغی داهاتوویانی بشکتاشە و سێیانەکەی تر هێشتا هەم ڕکابەریکردنیان بۆ گرتنی پلەی دووەم ماوە هەمیش گەشتنیان بە یۆرۆلیگ. ڕاستەوخۆش دەچمە سەر گروپی هەشتم بە تایبەتی شکستە گەورەکەی ڕیال مەدرید بەرامبەر تۆتنهام بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک، هەروە ئەنجامە خراپەکانی بروسیا دۆرتمۆند. لەم کۆمەڵەی هەشتم تۆتنهام بە شایستەترین تیپ بۆیەوەی کە سەرکەوتنێکی شایستەی بەرامبەر دۆرتمۆند وەروە ڕاستە تا ڕادێک بەرامبەر دۆرتمۆند قورس سەرکەوتنەکەینا، بەڵام بەهۆی ئەوە بەرزەی پێشکەشی کردو لەگەڵ پۆچیتینۆیە تۆتنهام بە شایستەی سەر و ڕزبەندی ئەم گروپەی گرتووە. ئاسخراپی ڕیال مەدرید لە چامپیۆنز لیگ قبول نەکراوە لەبەرەوەی ڕیال مەدرید لە خولی ئیسپانی ژاستی لاوازە، لە چامپیۆنز لیگی ژاستی لاوازە، لە بەرامبەریشدا دۆرتمۆند بە هەمان شێوە
ئەمساڵ لە چامپیۆنز لیگە ئاستێکی ئێجگار لاوازەیە کە وەرزی ڕابردوو پێشەنگی گروپەکەی لە ڕیال مەدرید کرد لە کاتێکدا ڕیال مەدرید چامپیۆنز لیگی بردەوە. بەڵێ کاک محەممەد خۆی لە دواوە دەست پێ بکەم باشترا یانەی بروسیا دۆرتمۆند یعنی ئەو تیپە بەڕاستی ڤاتسکەی بەڕێوبەری وەرشی یانەکە کە لەگەڵ هێنانی یان پیتەربۆچی ڕاهێنەر داواکاریەکانیانەوە بۆ کە تۆ تەنها ئاستێکی باش پێشکەش بکە و ینی یانەکە تاڕادەیەک لە پلەی ئەگەر بێت و دووەم یان سێمی خولیانەکانی ئەڵمانیا بهێڵیتەوە و لە بەی شێوەیەک باسی لەگەڵ نەکراوە لە خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا چۆن دەبیت و چی دەکەی ئەمە لەلایەک بۆ چونکە بە بەردەوام ساڵانە دەبینین ئێمە دۆرتمۆند یاریزانی لێ دەڕوات وەکو چۆن کانیەک ئاوی لێ دەچۆڕێت بە بەردەوام دۆرتمۆند بەو شێوازەیە یاریزان دروست دەکاو و بە بڕەپارەیەکی یەکجار خەیاڵی دەیفرۆشێت کە ئەمە دەتوانم لەم بیرکردنەوەی یانەکە و سەرۆک وەروە ئەندامانی یانەی دۆرتمۆندا ئەمە لەلایەک لە لاشکەوە یانەی ڕیال مەدرید بەڕاستی جێی سەرنجە ئەو تیپا کە ئێستا ئاستی وەک پێویست نییە و لە سەرەتای وەرزیشەوە من لە چەند نووسینێکدا و لێرەش باسم کرد ڕیال مەدرید بەم پێکاتەیە ناتوانێت زۆر ڕێ بکات ڕیال مەدرید ئێستا زێدان کێشەکانی زیاتر قوڵتر بووە چەند پێکانێکی هەیە ڕیال مەدرید چەند یاریزانێکی زۆر گرنگی لەدەستداوە کە من وای بۆ دەچم لە سەروی هەمویانەوە پێپی جێمس ڕۆدریگز ئەلڤارۆ مۆراتە کە ئەم سێ یاریزانە یعنی بە هیچ شێوەیەک ئێستا قەرەبووکردنەوەیان نییە لە هێلەکانی خۆیاندا وە ڕیال مەدرید ڕاستە حەوتخاڵی هێناوە بەڵام ئەو حەوتخاڵەی تۆ سێرکە لەدەست چێ هێناوە لەدەست ئەپۆیلێکە یانەی ئەوتۆ نییە و لە بەرامبەر دۆرتمۆندێک کاویش تەنها دوو خاڵی هەیە ئەوە شەش خاڵ وە تۆ لە بەرامبەر تۆتنام لە دوو یاریدا تاکە خاڵێک ئەمە جێی پرسیاری گەورەیە هەرچەندە ڕیال مەدرید چ بە دووەم سەرکەوێت چ بە یەکەم سەرکەوێت هەر یەکێکە لە پاڵێوراوەکان هەر تیپێکی خاوەن ینی گەورەترین مێژووی چامپیۆنز لیگە واگەر وەکو باسیشت کرد پارساڵیش دووەم و بەڵام توانی نازناوەکە بەدەستبێنێت بۆیە ئەمە لە گەورەی ڕیال مەدرید کەم ناکاتەوە بەڵام ڕیال مەدرید خۆشی باش دەزانێت کەوا تیپەکەی ئێستا ناجێگیری یەکجار زۆری پێوە دیارە وە دەیەوێت یعنی وای دەبینم وەکو چۆن لە مێژوشدا یانەی ڕیال مەدرید بە هیچ شێوەیە گەگەر هەشخاڵ کەوت بێتە دوای پێشەنگەوە لە لالیگا بە هیچ شێوەیەک نەیتوانیوە نازناوەکە بەدەستبێنێت و وای دەبینم ئێستا لە نازناوی لالیگاوە دوور بێت بەڵام ڕیال مەدرید دەرفەتی باشی لە بەرەمدایە بە تایبەتی ئەوەی کەوا لە مانجی یەکدا دەتوانێت ئەو تیپە جارێشکە چەند یاریزانێکی باشی بۆ بکردرێت و زێدان جارێشکە دەرفەتی زیاتری پێ بدرێت کە ماوەی دو ساڵە ئاستێکی باشی لەگەڵ یانەکەدا پێشکەش کردووە سەبارەت بە تۆتنام پارساڵ لە یاریگای ومبلی یاری کرد بەڕاستی ئەو یاریگایە هیچ ینی پێوەی نەبوو وەکو ئەمساڵ چۆن ئەتلەتیکۆ مەدرید لە واندا میترۆپۆلیتانۆ یاری دەکات بەڵام تۆتنام ئەمساڵ هەر لە سەرەتاوە کە وایت هارت لاین بە یەکجاری نەما ناچار هەموو یاریەکانی لە ومبلی ئەنجام دەدات و ئەو یانەیە ئێستا باستێکی زۆر باشتر دەرکەوتووە و تیپێکی زۆر ڕێکخراوترە ئەمڕۆ ڕۆژنامەی دێلی میلی بەریتانی دەڵێت پۆچیتینۆ یەکێکە لەو ڕاهێنەرانەی کەەوە لە دوای زێدان ئەرکی مەشقی ڕاهێنەی ڕیال مەدرید وەردەگرێت کە ئەمە ڕاهێنەر پۆچیتینۆ یعنی تیپێکی وای دروست کردووە کە ئێستا هەمووان بە حەزرەت یەو تیپەوە بن بەڵام تۆتنام ئەمە کاری ئەمڕۆی نییە چەند ساڵێکە تیپێکی وای دروست کردووە و ململانێ لەسەر نازناوی پریمەر لیگ دەکات بەڵام ئەمساڵ هەنگاوەکەی گواستۆتەوە بۆ چامپیۆنز لیگیش و ئێستا یەکەمی کۆمەڵەکەیەتی کامە خاڵێکی زۆر باشی تۆتنامە و لەسەر ڕای ئەوەی کە خاڵێکی زۆر باشتری پریمەر لیگە کە ئێستا باڵادەستن چۆن لە سەرەتای قسەکانیشدا باسم کرد کە ژمارەیەکی یەکجار زۆر یانەکان هاتوونە ڕەنگە وا بە ئاسانی پریمەر لیگ و یانەکانی پریمەر لیگ ئەمساڵ دەستبەرداری چامپیۆنز لیگ نەبن. زۆر باشە کاتی بەرنامەکەم بەرەو تاوبوون دەڕوا دەمەوێت سەرنجت لەسەر چەند یاریکی گرنگی هەفتەی داهاتووی خولەکان وەربگرم بە تایبەتی لە خولی پرێمەر لیگی ئینگلیزی لەسەر یارینەوەن هەردوویانەی ئارسناڵ و مانچستەر سیتی لە هەروە مانچستەر یونایتد و چێلسی کام دویاریە ڕۆژی یەکشەمە بەڕێوە دەچێت. بەڵێ
بەر لەوەی باسی ئەو دیارە بکەم یعنی تەنها قسەیەک لەسەر دێرکلاسیکێری ئەڵمانیا نێوان بروسیا دۆرتمۆند و بایرن میونشن کە سبەی ئەنجام دەدێت ئەو یاری ئەگەر بێت و دۆرتمۆند کە لە ناو یاریگای خۆیەتی گەڕەڵەنە بم ئەگەر بێت و بدۆڕێت ئەوە بە تەواوەتی دەست لە نازناوەکە دەشوات واگەر بێت و بباتەوە جارێک کە ململانەکانی بۆ نزلیگا یعنی بەهێزتر دەبن سەبارەت بە یاریەکانی خولیانە نایەوەکانی ئینگلیزی ئێمە هەفتانە دەبینین یاری بەهێز هەیە و یاری لوتکە هەیە ئەی تۆ سەیری یارەکانی مانچستەر سیتی مانچستەر یونایتد تۆتنهام چەلسی ئارسنال لێڤەرپول بکە 6 یانە بە بەردەوام زۆربەی هەفتەکان دویانیان بەرامبەر یەکتری یاری دەکەن کەواتە هەفتانە ئەگەر بێت و ئێمە بمانەوێت بەرنامەیەک دەبێت لەسەر پریمەر لیگ تەرخان بکەین بەڵام ئەو یانانە ئێستا زۆربەی زۆریان لە نێو یەکتریاندا خۆخۆرین جگە لە یانەی مانچستەر سیتی نەبێت کە دەتوانم بڵێم ئێستا بە تەواوەتی هەمووانی بڕیوە و لە پێشەنگە و چۆن باسیشم کرد لە یعنی هەمان قسەکانم لە خولیانە پاڵۆنەکانی ئەوروپا بۆ پێکاتەکەی مانسیتی بۆ پریمەر لیگیش گونجاوە مانسیتی ئێستا بە جیاوازیەکی باش لە پێشەنگە مانسیتی هەموو یاریەکانی بردوێتەوە تەنها یاری بەرامبەر ئێڤەرتۆن نەبێت کە ئەو یاریش شایستەی بردنەوە بوو بەڵام یەکسان بوو بۆیە پێپ گواردیۆلا ئێستا ئەم جاریان تاقیکردنەوەیکی تری هەیە ئەویش بەرامبەر یانەی ئەرسناڵە کە وای دەبینم لەویشیان دەرباز ببێت ئەگەر تووشی ینی ئەنجامی چاوەڕوان نەکراو نەبێت لە بەرامبەردا یاری لوتکەکە ینی ئەوەی کە زۆر لوتکەترە یاری نێوان چێلسی و مانچستەر یونایتدە چێلسی پاڵەوانی پارساڵ لەگەڵ مان یونایتد چەند تێبینیەکم لەسەر جۆزێ مۆرینۆ لە بەتایبەتی لە یعنی زیاتر بەرگری دەکات نەوەکو هێرش بردن بڵێ زیاتر بەرگری دەکاتنەوەکو هێرش بردن کە ئەمە خاڵی بەهێزی مۆرینۆیە بە خاڵێک ڕازیە نەک لەوەی کە هیچ خاڵێک بەدەستنێنێت کە ئەمە لە کۆنتی و لە کلۆپ و لە زۆرێک لە ڕاهێنەرەکانی تر لە ڤینگەر و لەوانەدا نییە بەڵام مۆرینۆ ورتر بیر لە یاریەکان دەکاتەوە. بەڵێ سپاس بۆ ئاسانجەباری شیکەرەوەرچی کە لە ستۆدیۆکانمان لە شارێ و لێرەوە لەگەڵمانە بووی هەروە بۆ زانیاری بینەرانی خۆشەویستی ژێکی تر لە یاریە بەهێزەکانی سبەی شەو میوانداریکردنی بەرشەلۆنەی پێشەنگی لیگە دەبێت بۆوانەی ئیشبیلە بەرنامەیەم هەفتەی دەرو یاریگاشم پێشکەشکردن سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەی داهاتوو بەخواتان سپێرم خواتان لەگەڵ.